ئێرە دەلاقەیەکی داڵانی نهێنییە. لێرە خۆ هیچ شتێک دیار نییە. نابێتیش ئاشکرا بێ. ئێرە دەلاقەیەکی نهێنییە کە ئێمە لێرەوە هەڵاتین. دەلاقەی دیکە لە پاڵ دیواری شارە. نا ڕاست من ئامادە نیم. ئەگەر ئێرکمید و گالووس لە ماڵدا نەبن من چی بکەم؟ هەرچی کە بێ ئێوە ناچارن کە ڕاستەقینە قبول بکەن. خدایە ڕەحمەت بکە. بەڵێ فەرموو. هێلێن بەڵێ هێلێن ئێوە کێن؟ من قاضی ستیڤنسم. ئەمەش جەنابی بارنەباس. ویسمە چۆمان بە جەنابی ئاڕیوس بکەوێ. بەڵێ بەڵێ فەرموون. دیتان ئەو منی نەناسی. وە دیارە ڕاستە. ئێوە لێر ڕاوەستن. بابە گەورە بابە گەورە کاریان بە ئێوە هەیە. چ بووە ماری؟ بۆچی پەشۆکاوی؟ خدای گەورە زۆر سەیرە. کەسێ لەگەڵ ئەوانە کە هەر بەکو ئەم تابلۆیە وایە. ئێرە وێران بووە. سەیرە ئێرە بەم چەشنە نەبوو. لێرە باخچەیەک بوو. لێرە زۆر گۆڕاوە. بەڵام زۆر کەس وەکو یەکن کچەکەم. خۆ ئەمە شتێکی سێر نییە. نا ئەمە تەنیا لە یەکچوون نییە. من ئەوم ناسی. ئەم پەیکەرە لێرە نەبوو. لێرە چ دەکات؟ خامەشکۆکە. ئەرێ درستە ئەو وەکو ئەو تابلۆیە خۆیەتی. نەموتەوەم دیوە؟ نەموت؟ زۆر باشە بابە فیلۆس ئیزن بدەن. فەرموون ئاغایان تکا دەکەم. فەرموون تکا دەکەم. خاوەنیە ماڵە کێیە؟
لێوە تکا دەکەم جەنابی ئەریوس هەر پرسیارێکیان کرد وەڵامی بدەوە پاشان بۆ خۆم بۆتانیشی دەکەمەوە. منم فەرمون. چۆن بوونە خاوەنی ئەم ماڵە؟ لە بابمەوە بە میراس پێم گەیشتووە و ئەویش لە باب و باپیریەوە. ئەم تابلۆتان لەکوێوە هێناوە؟ دەبینن کە تابلۆی منە. تابلۆی ئێوە؟ بەڵێ. نەهاغا دروستە کە ئەو وەکو تۆیە، بەڵام یەکێکە لە باپیرانی من بە ناوی ماکسیمیلیانوس و تا ئەو جێگە کە بیستومە لە سەردەمی هادریاندا شەهید بووە. لەکوێ شەهید بووە؟ ئەو یەکێ لە هەو شەهیدی ئەشکەوتی سامناکی ئەنجلۆسە. بەڵێ ماکسیمیلیان ڕاوێژکاری گەورەی دەرباری دیوکلتیانوس. ئێوە کێن؟ ئەمڕۆ دووجاری وەم دیوە من. خۆشم نازانم وتنی چ فایدەیەکی هەیە؟ چ کەسێ دەتوانێت بڕوا بکات لە حاڵێکدا کە من خۆشم نازانم کە کێم و لەکوێم؟ من لە هەبوونی خۆشم دڵنیا نیم. خدایە تۆ لەگەڵ ئێمە چیت کردووە؟ ئایا ئێوە جەنابی ماکسیمیلیانوس نین؟ چی دەڵێن بابە فیلوس؟ من لە خەونا دیومە کە ئەوان زیندوو بوونێتەوە و بەرەو لای من هاتوو. بابا فیلوس ئایا خەون دەتوانێت بێتە بناغی قەزاوەت و بڕیاردان؟ ئێمە واین بە دوای ئەوە کەم پیاوە بناسین. ئایا لە یەک چوونی تابلۆیەک و خەونی ئێوە وەڵامی ئێمە دەداتەوە؟ وتانەوە هێلێن نین؟ نەخێر، من مارین. ئەمانەیش باپیری منن. ئەگەر تۆ هێلێن نیت ئەی هێلێنی من لەکوێیە؟ هێلێن! هێلێن! ئێرکمی! گالووس! ئێوە لەکوێن؟ یارمەتیم بدەن! لەم قەیرانە لەم سەرسامی و سەرگەردانیە ڕزگارە بکەن! نازانم ئەو شتەی کە دەبینم ڕاستە یانە؟ من بڵێن چیا دەدە سەر من و ئێوەدا؟ پێم بڵێن ئەو شتەی کە من دەبینم خەونێکی ئاڵۆزەیە ڕاستەقینەیەکی شیرین! ئێرکمی گالووس ئەی تەواوی خوداپەرستان کە منتان بەجێهێشتووە، ئێمە بۆ ڕزگاری ئێوە گیانی خۆمان فیدا کرد. ئەی بۆچی بەجێتان هێشتین؟ بڵێن کە ڕاست نییە، بڵێن کە هێشتا خەوتوم. ئەمانە دەڵێن ئێوەم چەند سەد ساڵ لەمەوبەر لەدەستداوە. ئەی بۆچی داخیەوە ئەوەندە جەرگ بڕ و گیان سووتێنە؟ تەنیا شەوێ بەجێم هێشتن بە من بڵێن یەک شەو چۆن 300 ساڵ درێژەی بووە. هێلێن، ئێرکمی، گالووس، هەستن و مردنی خوداکان ببینن.
خوداکان مردون و ئیمپراتوریش هەروە هەسن و سەرکەوتنی خودای تاقانە بەسەر ئیمپراتور سەرکەوتنی چەوساوانی خوددا پەرست بەسەر ئیمپراتورانی تەختنشین ببینن کە ئەمانە هەتا هەتایی نین و ئەمینی بە معبود هەتا هەتاییە ببینن کە وادەی خوددا جێبەجێ بووە و بتپەرستی لە ناو چووە و تیشکی ئیمان هەموو جێگایەکی گرتووە ئێستا بە من بڵێن لە دووری و نەمانیەوەدا شیوان بکەم یا لە سەرکەوتن و بەختەوەری هاوایینەکانمدا خۆشی و شادمانی بکەم ببینن چۆن داماوم ئەوەی کە گەورەم بەسێوتی جێبەجێ بووە دەبیسن ڕاستەقینەیە کە تەنانەت لە تاریکیدا لەوتنی دەترسان ڕۆژێ لە ڕووناکیدا دەبیسرێ و ئیمانێکە لە گۆشەی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەرمانەکاندا هاواری دەکەم ئەم ڕستە لە ئینجیلم کە خەتێ لە ژێریدا کێشراوە چەند جار خوێندووەتەوە بەڵام تا ئێستا مانای ئەوەم بە دروستی نەزانیوە منە خەتەم کێشاوە بەوا دەزانم من و یارەکانم زیندوو بووینەتەوە تا لە مانای ئەم ڕستەیە تێبگەین و دەسەڵاتی هەق بەسەر باتڵ ببینین ئێوە لەکوێ ئینجیلی نێو ماڵی منتان دیوە ئێوە کێن ئاغا لەگەڵ من وەرن جناب یاریوس جاران بە جێگای ئەم دەرگایە دەرکێکی بەردی بوو ڕاست دەڵێ ئەرێ ئێوە چۆن دەزانن چرا مەشخەڵێ ئێرە ڕێگایەکی نهێنیە ماری چرا بێنە هەر کارێکە دەڵێ بیکە جەناب یاریوس ئێوەش وەرن جناب یاریوس ئێوە دەزانن کە لەم داڵان نهێنیە ئێوەدا دیوێکی نادیاریشەیە؟ نەخێر نازانن هیچ کەس نازانێت جگە لە من و گالوس ئێوە مڕاگرن؟ کلیلی ئەم دەرگایە لە پشت ئەم پەردەیە
تکایە تاوێت تامەڵ بکەن ئێستا دێمەوە بێگومانەوە نەتەن دەزانی کام تابلۆی لێرەیە ئەمە ڕسمی خێزانی من هێلەنە هێلەن خێزانی ماکسیمیلیانوس زۆر لە تۆ دەچێت کچەم نا؟ ئەرێ هەروایە زۆر سەیرە بەڕاستی ئێوە جەنابی ماکسیمیلیانن یانێ دەبێ بڕوا بکەم کە ئەولادی ئێوەم هەرەو دەمەی کە لە خەو هەستام زانیم کە ڕووداوێکی ناهاسایی ڕوویداوە بەڵام نەمدەزانی ئەو ڕووداوە ئەم هەمووە سەیر و سەمرەیە من وا دەزانم کارەساتی ئەوزەیری نەبی جارێکی دیکە دووپات بووەتەوە پێغەمبەرێکە دەیویست بزانێ خوددا چۆن مردووەکان زیندوو دەکاتەوە و خوددا ئەوی بۆ 100 ساڵی مەسیحی تا چۆنیەتی زیندووکردنەوەی مردووەکان پیشان بدات ئێوە 300 ساڵ لەو ئەسکەوتەدا نووسبوون و خۆتان نەتان دەزانی جەنابی ماکسیمیلیانوس وا دەزانن مەبەست لەم خەوە چی بووە ئێمە هەموو کات لە خۆمان دەپرسی کە خوداوند مؤمنەکان چۆن بەسەر زوڵم و زۆر و بتپەرستیدا زاڵ دەکات و خوداکانی شێرک چۆن بەهێزی خۆی لەناو دەبات و ئێستا دەبیستم کە دەڵێن ئاینی حەق خۆی تەنانەت لەسەر ئیمپراتوردا داسەپاندووە ئایا ئەمە وەڵامی ئێمە نییە؟ ئایا تۆ باپیری گەورەی منی ئایا تۆ پیرە پیاوی سەر و ڕیسپی کوڕی منی؟ بە درستی نازانم چی ڕووی داوە بەڵام دڵنیام کە ئێوە جەنابی ماکسیمیلیانن من چەند جار ئێوەم لە خەوندا دیوە سەیرە هێلێنیش هەموو کات خەونی دەدی یارکمیدی من دەستە زمان هێلێن بریا لێرە بواە و تابیر خەونەکانی دی باە ئێرکمێت نزیک بە 250 ساڵ لەمەبەر لە دنیا چوو و هێلن پاش 20 ساڵ لە نەماری ئێوە فەوتی کردە و ئێستا لە بناری کێوی ئەنجلستان هێشراوە
لە بناری کەوی ئەنجلۆس قەبرێکی لە ژێرە و دارەدایە ئەو دارە ماری بە یادی دایە گەورەی لە پای ئەو قەبرە داینەوە. سەیرە کەوایە هەوڵجێگەیە کە من پاشەستاندی ومە قەبری هێلێن بووە. بریانەمان هێشتوە جەنابی ماکسیمیلیان بڕوات. من زۆر بۆوان نیگەرانم. نیگەران مەبە، هێشتا درەنگ نەبووە. ئەو وتیەگەر تا ڕۆژاوا بوون نەگەڕامەوەی دینایەمەوە. بەیانی چاوەڕێم بن. ئەگەر ئەویان گرتی بێت چی؟ ئەگەرە وابێ هیچ کارێکمە لێ نایە. تەنیا خوددا دەبێ یارمەتی بدە. خەبەرێ نەبوو؟ نا دۆستان پاشەوەی جەنابی ماکسیمیلیان گەڕایەوە دەبێ ئێرە چۆڵکەین. بێگومان دیۆکلیتیانوس بە هەموو شوێنێ هەواڵی داوە کەوایە هیچ شوێنێک من نییە. بەجێگای ئەم هەموو خیاڵاتە بڵێن بەم برسێتیە چ بکەین؟ تا گەڕانەوەی جەنابی ماکسیمیلیان چارەیەکمان جگە لە سەرکردن نییە. وا دیارە دیۆکلیتیانوس بەر لە خاتو هێلن مردووە. چ ڕووداوگەلێکی سەیر لە ماوەی خەوێکدا دەکەوێ. جەنابی ماکسیمیلیان لە سەردەمی هادریانەوە تاکو ئێستا زیاتر لە 40 ئیمپراتۆر لەسەر تەختانیشتن و پاشان ڕووخاون. نزیکەی 100 ساڵ لەمەوبەر ئیمپراتۆر کۆنستانتین هاتە سەر ئاینی مەسیح و پاشەوە میلادی مەسیح بوو بە سەرەتای مێژوو هەتاکو ئەمڕۆ. ئێستا بتپەرستی تیاچۆ و بتخانەکان سەر لەبەر ڕووخاون. ئیمپراتۆر گەلێ بەو گەورەیە چەندە ئاسان و چەندە کورت لە ماوەی خەوێکدا. پەروەردگار ئاواتە گەورەکانی بەندەکانی چەندە ئاسان دێنێتە دی. خداوەندە ئەگەر سەبرمان نەماوە و لەسەر نەزانینەوە گازەندە و پرسیار دەکەین ئێمە ببەخشە. دەبێ بگەڕمەوە بۆ ئەشکەوت. دۆستانی من برسیانە و چاوەڕوانی گەڕانەوەی منن. من دەبێ ئەم هەواڵە بەوانیش ڕابگەێنم. تاوێک ڕاوەستم جەنابی ماکسیمیلیان بێڵن خاوەنشکۆ تێوەدۆزش ئاگدارکەین. تێوەدۆز؟ ئەرێ حاکمی فیلادلفیا لەم شارەدا شتکە لە ڕووەداکەوە دەزانم پەیوەندی بە خەوەربوونەوەی ئێوەی هەیە. من زۆرم هەوڵدا کە قسەکانیان بڕوا پێ نەکەم، بەڵام نەمتوانی. ئەو بەڵگە و شایدی زۆری هەیە. من دڵنیام کە ئەو ڕاست دەکات. نیشانی گەلێکە و پیشانیداین گومانیان تیادا ناکرێت. دیمەنی دروست هەر ئەوە بوو کە لە ماکسیمیلیان بەجەما بوو. ئەم قسانە چیە کە دەیکەن بارناباس؟ ئەگەر ئێوەم لە پێشدانە ناسیبە لە عەقلیەوەدا گومانم دەکرد. وەگەر منیش ئێوەم لە پێشدا نەناسی بە وەڵامێکی شیاوی خۆتانم دەدایەوە. ئەمە لە من بەدوورە کە لەم تەمەنەدا بمەوێ خۆم کەمە گاڵتە و گەپی گەورە و بچووک. من ئەوانەی کە دەیانڵێم لە هەموویان دڵنیام. هەرچەند بڕوا پێکردنیان زۆر دژوارە. ئەمە ئاەتێکی ئاشکرایە لەلایەن خودداوە. ئەگەر ڕاستەقینە بێت بێگومان ڕەحمەتێک لەلایەن ئەو کراوە
تا ئێمە ئاگادار بکاتەوە. نازانم چی بەسەر عەقڵی ئەمانە هاتووە. ئایا دڵەکانی نەخۆشی کەسانێکی وەکو هێراکلیۆس خەوەر دەبێتەوە؟ من کە بڕوا ناکەم. بێگومان ئەمە هەر ئەو موعجزەیە کە لە خوداوەند بۆ زیندووکردنەوەی مردووەکان داوەمان دەکرد، نمونەیەک بۆ ژیانەوە و گەڕانەوەی ڕۆحەکان بۆ نێو جەستەکانیان. وا بەم ڕووداوە زۆر گەورەیە، هەر چەشنە دردۆنگیەک سەبارەت بە ڕۆژی پەسڵان لە دڵی ڕاستپێژان و پاکڵاندا لا دەچێت. بە بێگومان خوداوەند بەم چەشنە مردووەکان زیندوو دەکاتەوە. هیوادارم بەو چەشنە بێت. ئیزن دەفەرمون لەوحی شەهیدانی ئەشکەوت بێنمە خزمەتتان؟ زۆر سپاس دەکەم. من کە ناتوانم ئەمە ببینم، معلوم نییە ئەم قسە پوچانەکەی دوایی دێت. ئەم کابرایان لەکوێ دیتۆتەوە؟ نازانم. هەر سبەینەیە لەم خورافاتانە خوددا دروست دەکەن و تۆدۆز لە بەرامبەریاندا چۆک داددا و ئێمەش ناچار دەکەن ملکەسکەین بۆ لادەیەکان. ئەم ڕووداوەیە هەرگز نایەتە پێش. ئەسڵان کێ ئەزانێت کە بەسەر هاتی شەهیدان یەشکە دروست بێت؟ ئەوانە هەمووی شێتن. بێدەنگ بوون جەناب مەکسیمیلیان، شتێک بڵێ. شەرمەزاری زمانی بەسلو لەوەی کە ناتوانم شکرانە بژێری ئەم هەموو نعمەتەی خوددا بم زۆر شەرمەندە. کام نعمەت جەناب مەکسیمیلیان؟ نعمەتی ڕزگار بوون لە بەندی زەمان. بۆ من کات و سات مردووە و ناتوانێت لە تێگەیشتنی بیر و باوەڕم بەرگری بکات. ئێستا من بە ئاسانی ڕاستەقینەکانی درێژەی مێژوو دەبینم، بەڵام تێگەیشتن ڕاستیەکان بۆیەوە زۆر دژوارە. ئەمانە چێن؟ نازانم، باشترە ئێمەش بڕۆین بۆ لایەن تا بزانین مەسەلە چییە. زۆر چاکە، بڕۆین. خاوەنشکۆ ئاریۆس لەگەڵ هاوڕەکانی. خاوەنشکۆ فەرموو. 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 ئەم نعمەتە خوداییە کە بە ئێمە دراوە ئێوان ها؟ ئەوان تەنیا نین. 6 کەس لە یارانی هێشتا لە ئەشکەوتن.
یانی دۆستانی ئێوە ئێستا خەوەرن ئەوانەی زیندوو بوونەتەوە؟ بەڵێ هەموویان خەبەر بوونەتەوە. بەڵام ئەمە ناممکنە. هیچ شتێک لە بەرامبەر هێزی خودداوە نەگونجاو نییە جەنابی هەرەکلیوس مەگەر بۆ ئەوانەی ئینکار دەکەن. گۆڕانی دڵۆپی خوێن بە جەنابی هەرەکلیوس نەگونجاوترە یا خەریکی دوور و درێژ بڕواکردن بە کامیان دژوارترە؟ جنابی هەرەکلیوس چ بۆ؟ ئەی بۆ بێدەنگی بۆ قسە ناکەی؟ درود بۆ خاوەنشکۆکان. جەنابی ماکسیمیلیان، دەکرێت جارێکی تر ناوی دۆستەکانتان بڵێنەوە؟ یێڤانیس، سۆدینانوس، دیناسیوس، تلمیخا، مارتینوس و ئەنتۆنیوسی شوە. بەڵێ بەڵێ. سەیری بکەن. لێرەدا نووسراوە نێوی دۆستەکانی جەنابی ماکسیمیلیانۆس. سەیرە بەڵام ئەمە چۆن دەکرێت؟ چۆن ئەم هەموو ساڵە بەبێ خۆراک زیندوو ماون؟ چۆن لە ماوەیە و 300 ساڵەدا لەشی ئەوان لەسەر بەردەکان نەڕزاوە؟ من هەواڵێکم نییە. ئەو کەسەی کارەکان لە دەستیدایە باشتر دەزانێ. ڕەنگە ئەوان مردوو بێتن و خوددا تەرمەکانیانی پاراستووە و پاشان دووبارە وەکو ئەوزەیری نەبی ئەوانی زیندوو کردوتەوە. بە جێگەی ئەم چەشنە قسە و باسانە خەڵک ئاگادارکەن تا ئەم موعجزە ئاشکرایە ببینن. ئەوە موعجزەیەکە کە بە زۆرێک لە دەردونگیەکان سەبارەت بە مەعاد کۆتایی دێنێ. ئەگەر بڕیار بووایە خەڵک لە بەرامبەر موعجزەکاندا سەریاندا بنواندبا هیچ کەس دژی پێغەمبەران کافر نەدەبوو. قسەی ئێوە سەبارەت بە دوژمنان ڕاست و دروستە، بەڵام ڕاستیقی نەخوازانیش کەم نەی. ئێوە خەبەرتان نییە کە منکرانی مەعاد چۆن بێشەرمی دەکەن وە چەندە بە بەڵگەکانی بێبناغا مؤمنینی خوداپەرست دەخەنە تەنگانە و مەترسێەوە. هەبوونی ئێوە زاری قسە پوچبێژان دەبەستێ.